نابێ منەمە ئازادکەم خۆ ئاغا منە کوژێت نابێت تۆ نازانی نابێت ئەزانیش خاڵی ئیسماعیل جەوڵایەوە تاوە لەو ماڵا بێ خۆ ئەگەلم لە ماڵ ناچمە دەرەوە یاڵاکی 20 دانە ساڵیکە سژدانە کردم دەباشەیە پێم بڵم هەتا ئەو مێردە پورە پیاوکوژە و سەری منکە هەتا ئەو مێردی پورە پیاوکوژە و نەرجیرە نێتە بە دەستمان دنیا هەسی ئازادە نابن شاکیش بەری باشە ئەزانی چی خاڵە ئیسماعیل پرسیار بکەم بێدەویش نەبێت ئەرە بەڕاست خاڵی ئیسماعیل جان یەک پرسیار بۆ هەر پرسیاریش نەکردی لە دەرەوە ئەرە بەڕاست ئەو کچە بۆ قسە ناکە کیشی چییە کاکە سێمان لەمەوە پێش خوشەکان بە زۆر دابەشوو ئەمیش لە خەفەتی ئەو خوشکەیە بۆخی ئاوە تووشی ئەم نەخۆشیە بۆ برمان بۆ ئێران بۆ وێنان بۆ ئیتالیا چارەسەری نییە ئەو بۆخی ئاوا ماوەتۆ یامانرە دەستخوا ئامە دیارە لەوانە احتیمالە بە زۆر درابم بەشووەم بەڵێ ڕاستە اینجا یەک دقە زۆر عیلاجەکەی لای منە کاکە ئیسماعیل چۆن تو بۆ تۆ دکتۆری نه مەسەلە دکتۆر نییە ئەوە عیلاجەکەی لای منە خۆرە دەبڕۆت هەر عیلاجی کە بزانم چۆن یەکەیت بۆ قورآن چی ئاغا زۆر جوان ئۆی خۆزگە بوو بە نەسیبم کورە وەڵای عیلاجیەکەم چیەوە کچم کچی خۆم غەدرمان لێ نەکردوون ئەوانە پیاوکوژن قوربان ئەو کەسەی کە سەجرمان کردووە ئەوە ئەڵێ من چاچێکەم وشێتە بەچی؟ وەڵای نازانم کورە بابە اسماعیل تو عەقڵێ بێ ئێمە ئەوە هەزار دکتۆرمان بردووە چانە بووە ئەوە لە چۆ توانێت چاچ کاتەوە وەڵڵا خۆی وایە چی ئەڵێ چی ئەمە چی دەوێت ئەڵێ بابێ بۆ ئێرە بزانین چیەوێ بێ بێرە بڕۆ بانکە ئێستا چمە هێنم بە شەرمەزارم نەکەی هاوا پێ دەڵێ خاڵی ئیسماعیل جان بەخوا تا ئێستا کەسم شەرمەزار نەکرد بۆ من بەکرم دەڕۆ باشەڵم پرسیاری بکەم نازم تا ئێستا لەو سمێڵی زوو تێنەگەیشتم چۆنە تو ئەخوا سمێڵێ من نەچێکە وەنە قساکەیت توخوا ئەمە ژیانە توخوا ئەمە حاڵە بەکرد باشە تۆ بۆ ئەمان پێکە ئەی هاوا چاکرد باشە بیش ئەبێ دڵە گەورە بێ بەساقم عوسمان بلە شتێک لێ بەبزان شتێکم بەچیە ئەو کووا پێم کووە لە ڕاکردنەکە کەوتە ناو قڕەوە چوو خۆی بگۆڕ کاکە بەکرم خۆش بێ بە درۆیەک تێگەی بە ساختە چێدێ ئەم حڕەی توش کردم و ئیفلاتی پێکردم ئەمە بۆ ئاڵتونێ دزی بە درۆیەکی تریشی ئەوە تا خەریب و تەفرد و هەمووان بکوژن قارەمانێکم حیجزە بەکرد یەک شتی لێ بێت بە تافەکە تا لای بەخوارەوە کاکە ئەم درۆی تاکەی پێم ناڵێ ئەگە درۆ بۆ ئەکەی وعد بە وعدی پیا و لەسەر دەستی ئەو عوسمانە و دەستی ئاسیا و تۆزێ دەستی ئەو کوڕەش تا ماوە ئەم بەکرا درۆ بە دەمیانایەتە دەرێ باشە بەڵام بۆ مناسەبەتۆ ئەوە ساڵی هەفتا بوو کاکە بەسە بەکرد هەڵەسم بۆ بە قورئان بە شەقاسە شێتە یەکەم هەردە بەسە کاکە وێرانێک کردین ژیانێ فەوتانین تۆ بەکرد چی بکەیت نازانم وەڵڵا نازانم خۆ یەک شتی لێبێت ئەو کوڕەم تەخۆ من هەرۆ قارەمانم هەیە نانە ئیشەڵڵا بەرە بێ هەبەت من هەر چەندی قەدەیەم ئەو ئاغایە لەوە ناچێ ئەوە پیاوێکی پیاوانەی لان و بیلان ئەمە ئینەیەکی تایە گۆرە بابەت تۆ ئەو شەکرە و شکان و تێ وەڵام من فڵان کەسم کوشت و ئامۆزای ئەو دەرتوو تۆ لە خۆتۆ بۆ ئەم شەکرە و شکان من درێ بوو کردم و تەواوی سەرمانی خوارد ئەوە تەوا وعدم کردۆ درۆ نەکەمیت باشە تەنەبازی کاکە باشە لەو تووڕەمە بتکایە شتێ بکە بۆ بلە وەڵڵا نازانم سەتەن لێ هێناتوێ ئاخ ئەم بەکرە حەلەقی لای منە چییە ڕۆڵە دوو پلان مێبووی دوان یەکەمیان خاڵە بەکرد بێ زەحمەت بڕۆ ماڵمان چۆڵکە پورە ئاسیا نادینەوە تاوەکو بروست نێتەوە تۆ بڕۆ بعد نازایتەوە تۆ چیڵڵا تۆ بگیرایکە بەبارم تە نەک ئەو ئێستا حەل وەڵی نازانم حەلم لا نییە من خەریکە مێشکم تێگەچێت زای چی بەکرکی لەکارم بەرێ منە ڕۆمۆ کاکەگیان دوایی بەکرد توش دوای باشە ئەوەسیا وەرە نەڕۆژ گوێ بگرە تۆ بارمتەی لای من بە قورئان بە شەقاسە شێت و هەر دەکەم نەکەی پلانی دۆ مەزانی چییە؟ ئەی بەستینەوە باوکە سلام علیکم وەرێرەوە هەستم چ ئەوە بە قسەی خۆش پێم بڵێ
باشدی سلام علیکم. علیکە سەلام. ئەشی ئاغا جان. پێم بڵێ. جان. اسماعیل وتی ئەو کچە چاکەمە و لێ تێگەم. تۆ چی لێ تێگەی؟ تو چۆن چاکێکەیتەوە؟ ئەزانین چییە ئاغا خۆ من چای شەکەمەوە ئەڵم تو یەک پرسیار ئاغا جان. ئێوە بورتانە بۆ دکتۆر؟ ئەی چۆن؟ چی پێوتە دکتۆرەکە؟ بردوومانە بۆ لای دکتۆر وتوێتی ئەمە شتێ لە دڵیایەتی ناتوانێت دەری ببرێ و قسە بکات. یعنی بۆیە نەدۆزراوەتەوە؟ نەوەڵڵا. ئاغا جان وا حەلەکەی لای منە. خۆ مەمبینێ ئاوا من. لای تۆ؟ بۆ تۆ چی؟ دکتۆری پرۆفیسۆری چی تۆ؟ چۆ تەواو کردووە؟ ئەزانین چی وەڵا ئاغا جان مەبەست شادەیە؟ بەڵێ؟ ئۆ وەڵای دوو ابتیدایی مێ. چی؟ دوو ابتیدایی. دوو ابتیدایی. تۆ توانی کچەکەی مچاکەتەوە؟ ئەزانی بۆچی واڵم ئاغا جان ئەم عیلاجەکە لای منە وەکو کاکە سمە باسی کە تەماگە ڕێز و حورمەتمە. وتی ئەمە 3 مانگ وایە 3 مانگ لەمەوە بێژ خوشەکەی بە زۆر دراوە بەشوو. جا خۆش دەزانی ئەم عیلە دەوڵەمەند و خانەدانە کچی خۆیان هێن بە مستەوای خۆیان. تێگەی ئینجامی کە بۆ باسەکە من لە فیلما بینیمە. ناکری ئاوە. تێگەی ئەبێ چی بە دڵ بێ ئەبێ شوکابەوە. ئەوە عیلاجەکەی. کورەوە تۆ باسی چیەکەی؟ ئەوە ئاداب و ئەدیرنەریتی با و باپیرانمانە. ئێمە هەروە کچمان ناوە بەشوو. ئەلۆ عوسمان لا حول ولا ئەرێ کاکە تۆ بۆ نای تۆزێ بخەوین؟ ئەی بۆ ناچی لە ژوورەکەی خۆ بخەوی؟ چی بخەوە ڕاکەیت؟ وەڵا ڕاناکەم و تا دەستم بەستراوەتەوە چاوم بەستراوەتەوە ناشزانم ئێرە کوێیە وتم تەلەفۆنە بکە بۆ ئاسیابا نەترسێ وەرە هەردوو چاوی دەرە هاو خوشکیشمە تۆ تازە بارم تێ لا منە هەتا بلە بەر نەبێ ڕووناکایی نابێنی تۆ بە چای خۆ ئێستا بۆ هەڵەسانین چی دەوێت؟ عوسمانینە ئێوارە چیتان قواریەوە وەڵای ئێوارە لە تاو کوڕم لە تاو بلە بەخۆم هەنانم بۆ نەکوراوە بزانم سواشیش کە بابوو سێشی سڵنگم خوارد بە مەستاوێکەوە وەڵای عوسمان مردم لە برسا بەهوو خوای بێشکاتان لێ بکەم لە مافی مرۆڤیش باشە بەڵامەوە تا بەستومیانەوە نانیشتم نایانە وڵی شتێکا ڕاستەکە چی ڕاستەکە؟ تۆ نەتبینیوە بە پێی یاسای نێودەوڵەتی نێتەوەی گرتوەکان ئەڵێ نابێ بارەمتە برسی بێ ئەتوانی شتێکی تر سەمەگە خاڵە بکرد ئەتوانی شتێکی تر نانەڕەقی بۆ بێنی هەرچێ بێشتێکم بەنێ باشە چەنەبازی نەکەی تۆ سزنی لای من شتێک تێنی هەیە لەبەر مافی مرۆڤ بانەڵێ وەڵا شتێکم نێنێ و بەرم نێن لە سۆشیال میدیای دنیا خەبەرتان لێم ئەڵەم عوسمان عادای لێ کردوم جگەرەی پێ قوژانومەتەوە حدێ چیە جا خۆم بایلی پێێنێ لە کوێکیت ڕاکە پارچەنانی بۆ بێنە ڕاکە ڕۆڵە ڕاکە هەن لە ڕای خوا لەبەر مافی مرۆڤ ئەرە بەخوا قەری کامرم عوسمان ئێرە کوێیە؟ ئێرە بەغایە ماڵی خۆمانی کوێیە؟ ئەیکوا ئێوە ژووری ئینفیرادیتان هەبوو وەختی خۆی ئاخرەمە ماڵی حڕیە و هینە ناوی چێبراکەی؟ قەندەهارە تووشی ئەم بەزمە و کردم لێمێن برسیمە برسیتە حەلمان لایە ئاوینیتە ئاوینیتە آخر گوێ بگرە ڕۆڵە بەکرد برینار نابێ ئەو بخاتەوە زۆر خۆ من تۆ بڵێ نێاوم بریناری چیم دەمکەرەوە تۆ دەمکەرەوە لەم لاوە ئەمرن نەمێنێ لە زەهریکە چۆڕێکی بەێ نەیتی قڕکی بتاشێ چۆڕێک ڕەمە ڕقە زۆر ڕقا ئەیدە چێ خاوی بۆشێ تەرکەم باوانەی دەمێ بۆی ئیتر درۆنەکە بەس ئەو نانەتەوە بەشی ئاوم نێنە نەوکەنەوە دەستەکەم بە درۆ جا خۆ تۆ سزی نامێن تا ئەوە درۆکە کەس بڕۆ پێ ناکات خوا بکەرە عوسمان نزانین چۆن درۆکەی دەم دەشکێنم عوسمان ئەوە ساڵی هەفتا بوو چوون بۆ ڕاو شێرێک هابووە لە شێری چی بەخوا چوارەوەی تۆ بۆ عوسمان وەڵا کاکە منیش نەمکردە نامەردی شێرم کرد و بەسمەوە یەک پەتیە سوورم لێ بەست بڵێ بەچی خۆی بەرا عوسمان مشت پەتەکەی قرتان و لێ یاڕۆی ئەی شێرەکە نەیخواردی؟ چەنە باسی؟ باوکە بۆ دەمیشینە بەس درۆزلانە خۆ من هەر بەرە نام تا باین بخۆ درۆ بکە دا ئاوم بەرەیە ئاو نییە عوساو شەکر نییە ئاوینیتە نییە با بۆ تامیتانی پێنەکەم تۆزی ئاوە دروشتن نەکەی ها لێرە هەر خۆم و خۆتین عوسمان ئاو عوساو عوسە چی کێشم بەناوی دەم خۆتین ئەزانجی ئاغاژان دە تۆ پرسیاری لێ بکەم زانە وایەنە پرسیاری چی لێ بکەم ئەو 3 مانگە قسە ناکە و نوتقی نییە قەیناکە تۆ پرسیاریشی لێ بکە ئاغا تۆ دلی برسە بزانە ئەرێ کچی خۆم چی لە دڵتایە پێمان بڵێ ئەوە تا قسە ناکات تو باسی چیەکەی ئەسە سمایل بی باسە داڕۆم کاکە وازم لێ بەرە دە تۆ ئاخا یەک جاریگە یەک دڵ دڵی بلە یەک جاریگە پرسیاریش لێ بکەت خۆ دەتخواتخوا کاکە شێتمانەکەی نانە شێت تۆ چیتە کاکە عیلاجەکە لای منە بەس تۆ پرسیاری لێ بکەم زانە وایە پرسیارم لێ کرد یەک جاریگە کچی من تۆ چی لە دڵتایە پێمان بڵێ
ئەوە ئەزانیی ئاغاژێت تۆ ئەزانیسمایل بیبە لا بۆ کاکە سا عیلاجەکەی بێڵم ئەزانیی ئاغا بەس تۆ پرسیاری لەگە بڵە بزانە حەزەکە بە دڵی خۆش شوو بکە یا شوونەکە بەس ئەوەی لێ پرسە و تەوا حەقی نەبزان جواب دایەوێنە کچی من تۆ ئەتەوێ بە دڵی خۆش شوو بکەیت بڵێ باوکە اسماعیل عجایب اسماعیل عجایب کچەکە قسەکە اسماعیل عجایب وەی بە قوربانم ئەمە چییە؟ ئاغا پێم نەوتی پێم اسماعیل لام سەیرە بە قوربانم بە قوربان ئاغاژیان تۆ چی تۆ لەکوێوە هاتی فریشتە بووی بە ساقۆ بووم ئاغا پێم نەوتی ئەوە عیلاجەکەیەتی تۆ ئەزانی چی جا ئێستا تەلەفۆنەکەین بۆ باوکە ڕقمەکەی بەمێ 0 دەتۆ منە کاکە جە وڵای ڕقمەکەم لە بەرنی یەک دقم یەک دقت ئەمە کاکە عوسمان تەلەفۆنی بۆ زۆری مێرێ تەواو دا عوسمان بەرمە بەخواجی نەدروی کاکەم وەڵا بەرن نایەم کاکەتە بەرمە بەرن نایە مەیلەوە وز بە چەنە نەی تەلەفۆنە باش هەستی هەمزاکە بەخوا بنێرم جایی بەمەوە چیە؟ هەمزاکە ئەوکە بەقورعان خیرەتم نییە پێکردن بس بكر هاتو جواب عقب نییە شو بكر من جواب مو يا الله خواه الو الو لا 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 چی عوسمان عوسمان جان قوربانی بم هەر ئێستا وەرن بۆ ئێرە تەشریفتان بابێت بەس ساقەی تۆ بم ناشە بلێکت نێژی نابێتەوە باوکەڕۆ نا کورە کەتنی چی ناوەتەوە کاکە برایم کورە گۆڵە گۆڵ بە ساقەی ئەو چاوەی بم کچەکەی منی چاکردوتەوانێت سێدانە مانگە نوتقی نییە بۆ ئاغا تۆ من بە جلتێگەی ها بلەو حیجز کە دنیازە هەیە ئێمە بین و ئێمەش حیجزکەین بۆ حەلایی باسکە کورە نەبابە عوسمان جانەوە تۆڵی چی بەخوا ئەم کوڕی تۆ زانایە دانایە پرۆفیسۆرە کورە بابە ئەو کوڕێ من ئێستا فەرقی معدەنووس و کەرەوەز ناکات یەکەم جێل هەبێت لە کوردستانە کوڕەکەی منە کورە بەخوا عوسمان ئێوە تێکتان ناوە وەڵڵاهی عیبی نییە هیچ مشکلەی نییە ئەوە تا کچەی مرکەوتەوە قسە عوسمان دەتۆ جۆ بگرە ئەوە بڕیارم ماوە لێشتان خۆشە بم لە بەکری لە بەکر خۆشە بم کاکە وەرن تەشریف بێنن من لە خزمەتان نابم کاکە بەخوا من باوەڕ بۆ قسانی تۆ ناکەم عاجز مەبە کاکە بۆ باور ناکەی ئەمە قسەی ئاغایە تۆ قسە لە من وەرگرە تێگەیشتی ئەوە حەزەکەی خۆی ئەوە بلێ قسەی لەگەڵا بکە ئەلو کا عوسمانی بەڕێز ئەرێ بلە تێم بگەێنە ئاغا باسی چییەکە ئەزەهین چییە باوکە ژیان بە قورعان لە ماڵەنە خواگەلی خۆریشی لێ باوکە دانیشتم دووسە قسەماگە قسەی ناکرد وڵات دوای کە مۆزوعەکان تێگەیانم ئتر وەڵاوی ڕاستی بێ عیلاجێکم بووە و شتێکم بیرکەوتەوە باوکە باوکە کاتی خۆی بیرتە ڕۆژێکیان خۆ نەخۆش خز بە درۆوانێ لای ئێمە مەژ مخەفتمان بۆ خەڵ بەڵام دوای شتەکە ڕاست نەبوو تێگەین جامش ئەو فکرێ هاو بەش باوکە کە ئەڵی بلە جێژە بەخوا جێژ نیم ئەوە هاو بە مێشکمە باوکە دەرەجەیەک ئێستا ئەیبیتیانەمەوە جا من هەست دەکەم تۆش و ئەو کچەش هەر یەک قەزەکەتان یەکشتە باوکە بلە ئاخر ڕۆڵە ئەترسم ئەمە تەڵە بێت یا دەمانچەیە لەسەر سەرڕاگربیت و لەژێر زەختام قسانەوە پێ بکەن نانە باوکات نانە بەخواوە قسەی دڵمەوە ئاغا لە دڵۆ قسەیە کرد تێگەی بەخوا وعدیشی بێم وتی با هەرمیان بێم بۆ ئێرە بە کریش ڕزگارەکەم بەڵام باوکەجیان یەک تەکلیف لێکم لەگەر ڕێز و حرمەتمە پێشی بێم بۆ ئەم ماڵە بە نەسیحەتی بەکرکە بایتە درۆنەکە یعنی تەواو تەواو دڵنیا بەلە وعد ئێ باشە ئێستا بەڕێیەکەوی نێمەش دەباش باشە باوکەژیان دەی خواحافیزی وتی چی ئاغاژیان یەن یەن ئیشەڵڵا یەن بە دڵنیاییەوانێ ئەڕۆین بۆ ئەوێ بەزەڵم ماشەڵڵا ئاغا ئەو کچە زۆر جواناڵی خۆریە لە ڕێز و حرمەتمە ئەوە پێشموتم بە کریشتر درۆشن نەکە خۆ درۆ بوو بەخوای پیاوم کوشتەوە بەخوا بەکرد قانونچێکی بێ ناکوژری بەکر هەروە درۆزنە جا تۆ چی و بینیوە ماڵەوە پورەت ئەوە ئیتر لەبەر تۆ لێ خۆش بوو قوربانم لەگەر تەواو مادەم کچەکەم چا بۆوانێت لەخوا بەزیا بێ تەواو لێ خۆشە بم لە بەکرد
باشە باوک یعنی بەجددیێتی قسانە بلێ بۆ قسە لەگەڵاکردن هەموو شتێک حل بووە عوسمان چییە خەبەری خۆشێ شکر واللهی بەکر شانسە هەیە بۆ بە ناموسم تۆ پیاونیت بۆ مەقسەدم یعنی کاڵم پیاونیت تۆ فریشتەی هەتوی عەفوی کردی وەتی بەس بەو شەرتی لەسەر دەستی عوسمانە ئیتر تۆ بکات و درۆ نەکە وعد بە وعدی پیاوی درۆ ناکە بەس عوسمان دە بکەرەوە لوت بەخورێ کاکە بۆ دەخورێنم زاوای من نیت ڕاستە خوڕۆکە شکە لە دەستە خۆش بجا عوسمان ئەوە ساڵی هەفتا ئەرەدا بە سەخاڵە بەکرد ئەگەر تا 2 سەعاتێکە کرمیت و من پیاو نەبم اسماعیل گیان بڕۆ هەر ئێسا نان و چێشتێکی جوان تەرتیب بکەیت تێگەشی ئەو میوانانەیەن بۆ ئێرە کاکە بلێش بەرە لەگەڵ خۆتا حەمامێکی جوانی پێەکەیت و ئەو کاتە بیانەرە با لێرە ئێمە شتێکی عیلەی خۆمانەیە دوو قسەیتیا ئەزانێکی ئاغا داوای لێبور نەکەم با کاکە اسماعیل بڕۆ من یەک دوو پرسیار مێ لە جەنابەت داوای لێبور نەکەم پرسیاری چی دێ وڵی ئاغاژیان ڕاست تەماڵی ڕێز و حرمەتمان پرسیاران لێ یەکەم وتم هەرەوە خۆ بێ من بێ پرسیاریشی لێ بکە بزانە حەزەکە شووکە بەشە تەماڵ داوای لێبور ناکەم و پەیوەندی نەبەمنەوە ئەوە عیلەی خۆتانە داوای لێبور نەکەم وتم پرسیاریشی لێ بڕۆ باشە ئەو کێشەی تۆ نییە بڕۆ تۆ بڕۆ لەگەڵ اسماعیلا بڕۆ فکری باوکشم وا بوو ڕێز و حرمەت باوکم سوی بۆ تۆ باشە خۆ تۆ هێشتا نێنێ لەسەری مەڕۆ بڕۆ تۆ بڕۆ خۆم قسەی لەگەڵاکەم کچی خۆم کچە نازدارەکەم لەخوا بە زیابێ کەوتیتەوە قسە ئادەی بەس بڵێ بابە ساقۆ بووم باوکە گیان زۆرم الله خوایە گیان شکرم بە بەشێ خوایە زۆر سوپاس کچی من پێم بڵێ تۆ ئەتەوێ شوو بکەی بەکێ بەخوا من زۆر غەدرم لەو خوشکانەی تۆ کرد خوایە لێم ببووری خوایە دەی کچی من دەی بەساقە دەی قسە بکە وڵی باوکە حەزەکەم شوو بکەم بۆ کەسێک کە منی چاکردەوانێ چێ مەقسەدە بلەیە شووەکەی بە بلە وەڵڵاهی کچم منیش ڕازیم منیش پێم خۆشە ئیتر لەمە و دووە ئەو عرف و عادەتەی باو باپیرانمان واز لێنم بە دڵی خۆت چێو بەدڵە شووی پێ بکە زۆر سپاس باوکە گیان ئێدە بۆ بانگی ناکەی ئێستا بابێت ئیدە باشە سمایل هەرمە لەکوێ ئەم کابرایە لێگەڕێ بلە بێ بۆ ئێرە مەی بە بۆ حەمام بێنە باش ئاغاجان سەڵام ئاغاجان خێر بوومانە کردم کچەکەی منەوێ شوو بکا بە تۆ ئەڵێی چی جا نۆرەی ئەمە کچەکەم چا بۆ نۆرەی ئەمە نوتقی لێ بڕە بلە گیان بلا جان ڕەحمە بوو برا ئاغاجان شتێکە وەستم لەگەڵ ڕێز و حرمەتمە ئەو پرسیارەشەکە وتم ئەگەر حەزەکەم لە دەمی خۆیەوە ها دەمی کچان تۆزە خۆشترە با خۆی بیلێ ئەجاقی چێکە الحکم لله ئێستا پرسیاری لێەکەی کچی خۆم ئەتەوێ شوو بکەی بە بلە وای لەو خۆش ئەداو لێ بۆ نەکەم ئەزانین ئاغاژیان جەوەڵای لەوە خۆشتر ئەزانین عیلێکی فاشیلی وەکو ئێمە خۆ ئاگەری نەومانەجێتە کتێبی جنسێ و خانەوادەیەکی و دەوڵەمەندێکی وەکو ئێوە جەوەڵای لەوە خۆشە وەڵای مەمنونیشم بڕۆ هەسە بچۆ خۆ بشۆ دەی گەرماوێکی باش بکە و ئیسراحەت کە بڕۆ وتمەگەر بکرێەوە اسماعیلە دووخیت و لە حەما بە قورعان خۆ بیانە جاماوکە بەخۆیان تۆ بڕۆ خەمە نەبێ بڕۆ یاخوا بەخێر بێت خێر و بەرەکەتان هێناوە قوربانم دەستێ ماچەکەم طبعا ئاغا ئێمە زۆر داوای لێبوردنەکەین ئەو سوء تەفاهمە دروست بوو بەکرد خەجاڵەت بێت عوسمان گیان درۆ ئیتر ئاوە مشکلی بەدواوەیە گوێی مێرێ عوسمان گیان من ئێوەم بەخشیوە من زۆر مەمنون و سوپاسی ئەو کوڕە دەکەم کە ئەو کچەمی چاکردەوە بلە؟ بەڵێ یعنی چی چاکی کردەوە بۆ نەخۆش بوو؟ عوسمان گیان ئەم کچەی من سێدا لەمانگە نوتقی نییە قسە ناکە نەمەزانی چی لە دڵیایەتی وەڵڵاهی کاکە بلە وای لێ کرد هەر بە نازانم چۆن وای لێ کرد کەوتە قسە باوکە بلە بۆ بە حەکیم چێ باوکە واسرم وڵای بەس لای تۆ قیمەتم نییە یعنی بڵێ کوڕم ئەوی چاکردەوە ئەرە وەڵڵاهی دەی بە حیسێتم بە چای خۆم ببینم بڕوا ناکەم باوکە بۆ ڕۆ ناگەی حەزەکەی سەر لە خۆی پرسە ئەدی قسێ بکە
أنا والله أشقي بلا ويلي كردم يكسر قصب كمان أنا والله بلا وشاني عثمان جان باپێ بڵێ مژدەیەکی خۆشە بەمێ بەم بۆنەیەوە ژنێکم دۆزیوەتەوە دەی بە ناموسم بۆ منە تۆی چی عوسمان ئەی کورە بابە ئەوە بۆ بلێ ئەو گوڵەی خۆمی پێشکەشەکەم هەیلە بلە ئای چۆن کچەکەمی چاکردوتەوە کورە بابە لە خۆ تۆ چۆن کچێتی نابێ من ڕازی بم وەڵام من ڕازی نیم يعني چی تۆ ڕازی نیست بە حەقی لا إله إلا الله ئەو بەکرە نییە ئەی کوشم خۆ عوسمان ڕازی بە با تووشی بەڵێ باشە الحكم لله ئەوە ڕازی بم قیروسیە باوکە ئەی نەمون عایلێ عوسمانەشە دەکتێبی جنسەوە تێگە ئەوە لە پێش باوک مۆژنمێنە ئەی تۆ نەوە بێ سۆدایمە قەمارە پێ لۆریەکەوی دەوایتر السلام عليكم. عليك السلام. كاكاستي. قربانة بم. ذات بهم. باش شكون؟ وضع سلامت يا عزيزم. اجا خوت انا زانم من شمت بروسيها وسرجيه. ما شاء الله. فيروزة. دوايلي بردنا قمت الشرمي شقام. نعم. اجا اوي راسي بأمي عندي شدي رايوش تام بيبكا. لا خدمتها. خو طبيعية. أخي نفس السلمة. جا اتوانو الناس عندك كم ثاني ودس بيبكم؟ بحكم هالسيدة من قولة رباكا. لا دس بيبكم. قاعد ما اشتى بيوك انا تو دس بيبكم. بلى. هسي جان خوت زاني تو بياوي. ما شاء الله بياوي شيء. وتمزام تعامل كردن لقل أحفردا أجاريو عاجز بونيكا أجاريو أشتدروا شون بي ألي أشمدروا كيتو درن شون خرزقارك اللي تربوني جن أكرمهم بي ألي يكم شد لا بواري هاوسرگیریه بام بتام باز زور مهمه رزی خزانه قد أنا جيلي رز بلا بلا رز زور مهمه بينو سوا رز دوم شد بونو منك شتێکی ئەوت بەدڵنیان شتێکە هەڵمەچۆزوو لا هەڵناچم نابێ هەڵچی جوان دووەم شت وەکو خۆتت بۆ نمونە درەنگ دیتەوە لەگە مناڵە نابڕاست مناڵان گەڕک نابێت گەورە تەواو مناڵ نامێنێ عیبە بۆ نمونە لەگە برادران لە دەرەوەی شتێکەوەوانە هاتیتەوە سێرەکەی خێزانت تووڕابێ لالوتە ئافرم لالوتەوە باشترە لالوتە نابێ هەڵچی باشە وجارێکی شتێکی تریش بۆ نمونە لەوە گرنگترە زانای چییە بۆ نمونە باکمی کچە ئاغایە و ئەوە زۆر مویمە تۆ سەرێکی جاروایە نەخۆشە شتێکێتی قاپەشووی طبیعیە قاپەشووی نانێنی جاروایە یەک دقە بە یارمەتی ماوە ئەزانین چی هەستی جان لەگەڵ ڕێز و حورمەت بە تۆزە ئەو شتانەوە لە کەسایەتی و شخصیەتی من دوورە تۆزە ئەگەر بکری ئەوە تەرکەی مەمنونە بم کوڕە کاکە بەدەست من نیاوە نا بەدەست شتێکی تر هەیە ئەوە بەیانی دوو بەیانی مناڵتانە بێ خێزانت نەخۆشە ئەبێ بڕی تۆ پاکیکەیتەوە ناخذ هستی جام بقول اسمي الله انا اخر معقول يوم داينجم من ناكل من دوقاشي من الله برز كمو دايبي بقورمو كاك هيك دقه تو ترك واسم واخا بس يا كمو دوم باشو جاي مسرتو نعم تو افرتي لا افرتي هيك ها عندي جاري بزام افرت بتشتي بيا وزعاجه بيا بتشتي بيا وتورا بيا بومنا تشو شي بكار بيا انا حتى عود الخوش بي حتى وشي جوان بكار بيني لما خال واتابراج من الرز اللي يقرأ احترام اللي يقرأ وقورة أبي لبرجايا يكم شد بلا حتى أتواني وشي جوان بكار بيني وكو بونمونا مال النما لنمجان نمجان بالله بلاكم طلاكم حناسكم توزي بتويرا وكومو بله لا أعرف حفلة وشي كنت كان يلا تو لا أخذ توزدهم خوشة ليه مقرأ بخبان دقم تاكوش كان كان سليمة جات شبي بونمونا إس أو كان خوش نابد أهاوك وكاك تو نخوش كذي بله إخوانك أنا أو نخوش كذا من لو نازم من لو وش تيجي نازم رزيلي أقرب بله بالعبوسة كان فيهم رابري نا داخلنا نعم بس الراب وردنيا بخوبش ديما شاقرش كبوت كنت تشتي وين عندهم صلي يا بليان أو جلوتو شوا خوارنا بو حازركا مال بو باكا كاتوا كاتي ايويش أرواح دروا تو بمعنى دل خوشي كهاتو خوارنا كي بو حازركا مالك باكروا وكو مالي خمانيا بلا غوري ولا شوينه بجل شوينه به ورك هاك جارو عثمان قول جارو عثمان قولي في الرياض بخبونا كي تاسي اللوت ما بو ها باكم شونا انا بي اسعاجمي لك هاتو تنالو ابي بوش لا لا بالتأكيد بدهم يعيب
جاوتم ئەگەر بکرێ بزانم لە ڕووی هینەوانێ هەر جاریوە جلو بەرجێ لە بەرەکە یعنی طبیعی بێ بەلامەوە شتێ پێی ناشینە بڵێ ئەم شتە ناشرینە لە بەری پێی مەڵێ بڵێ ئەوە جوان نییە بڕۆ جوانتر ئەی ئەگەر بۆ نمونە نیمچەهیم بوو ئەمە شتیشی پێڵێن پێڵێن نیمچە ڕوت و نازم ئەجلێ عیبێوە نیە جوان ئەوە لە بەرمەکە ڕوود نییە بڵێ ئەم جلە بۆ ئەو شوێنە گونجاو نییە جلێکی بیگۆ باشە ئەی ڕەحمەت لەو دایک و باوکە وەڵی ئەشە ئەتوانە ڕاستە وەڵی ڕاستە پێکەینەتان لە چییە؟ بووکیایەت نەسیحەتی کارمانەکەی بۆ من؟ بۆ خۆتان بێعاقڵ کردووە کورە چۆنە هێنم پێش من ژن بێنێت یعنی تۆ نایڵی من ژنەکە بێنم ژنێکی باوکە یەک تو یەک دەقە بارمەتی وسێنێکی باوکە لەگەر ڕێز و حرمەتمان یەک شتێ با پێ بڵێم خۆ من بۆ ژنیش بۆ تۆ دۆستم و خەفەت نەخۆی خەفەت نەخۆی بڵێ چەند ساڵە بە دوای ژنە ئەگەر وەخەت تاسە تاشێکم دەست نەکەوتووە خوا ئاگای لێ باوکە وعدی شەرە بێ خۆزای سەم بە زاوای ئاغا من مۆزم باشە کاکە قیری رووسیا ئەوە سینی پاقلا و شەکراوکەش لەسەر من کەرەکەر ئەوەی ژۆم لێ بۆی جۆرەکەی باوکم بۆ نییە جۆرەکەم کوێ وڵای نا باوکە جۆرەکەمە بەسمەوە بوتم گۆریەکە نای علامەتەکەی جۆرەکەیە بەس وڵای باوکم معقول نیە جارێ گۆری و فڕێوەڵای بۆنم کردەوە هەتا سێدان ڕۆژ خۆم کردەوە ماڵەکانی تراونی جوش ماکان بە خۆم نەبووە ئەوەیە بۆڵم باش نەبێنم نەجاتمانە بێ لە بۆنی گۆری و لە بێ خواردنی و ئەنجەیەک دەقە یەکشی تریش باوکەژی ئازامەوە دەردی دڵی خۆتەواگەی وعدی بێ خۆم ژنە بۆ دۆزمانێ کاکە قیر و ساتە دەستی ئەمانیش سینە پاقلاگۆ لەسەر تا باسا چاناچان مردۆمرێ ئەو بە هەموو عقلێک تۆ نیازەیە پێش من ژن بێنی ئەو خەونێکە بەخوا قەت نایەتە دی چانەبازی ناهێڵم نایە ئەگەر هێشتم عوسمان نەبم ئێمە پشتێگرین پشتێگەم چییە؟ پشتانەشێنم من خۆمش نێنم تێگەشتن ئەمرتان نەمێنێ یعنی باوکەسە ژن بۆ من نێنی بە چاوی خۆ نایبینی پێش من بیهێن دڵنیای لۆ قسەیە ئای مادام وای لێ بوو قورعانێ سەحای و ناموستە بڵمەگەڕەکە خاڵە ئاسیا پورە بەکرد پورە لێش پورە خەڵکی رافریا بکەون بابا خەڵک تێمە چییە مەسەلەکە ئازانم کورتانی فڕێاڵە ژنێنم چی لێڵم بیێن پێ بابیێنە کاکە بابیێنە کاکە و داوەتان نەکردووە کورە بابە ئەوە بەس دەبە خاتی ئەمە بەروێ کاکە جارێ مشکلی دنیامان هەیە بە کاکە حەیامانەشێت تۆ وعدێ بۆ ئاغایەوە ناگەڵم ئەزانی چۆن پێش من ژن بێنێ مەگە ئەو عەرز و ئاسمان لە یەک بە ئاوە شڵە کورە کاکە یەک دەقە دیسانە بەسمەکەیە شڵە ئەها شڵب 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 کورە عیبە ڕۆڵە داوە شێ عوسمان ئەمە تۆ سەقافەتەکە دەوتە دوێمانە شڵب شڵب تۆ هیچ شڵپی یخۆ من شڵپم نەوت و ئەمانە ئێڵن کاکە تۆ شانی بۆ والیە کورە بابە جارێ هێشتا بەکە مشکیلەمان هەیە پرسیقە بە ئێوە نییە دەتوانێت جەمال بەراز ببینم خۆم ئێوە زۆر سەیرن زۆر چاکە قەچێکە قەینا باوکە وڵای خۆم ڕۆژم وەلای جەمال بەراز وەڵام نازانم هیچ ماڵی بین ئێستا تۆ بەدەمە چێری کورە ئاغاش درۆکە ئەگەر قەنەهاری گرتووە پێشتر پێوتی ئەوەشێ ئەوە بابە من ئەبێ لە پێش جارێ جەمال بەراز خۆم بیبینم ئەوە ئارەوەڵ یعنی بڕۆین منیش حازمەگەڵێ خۆمانە چین وەڵا با بچین دەفەرموودێ کێچێر پیاوەکە پیاوەچی ئێوە لە ماڵەوە بن تا تەلەفۆنتان بەس خۆیان لەگەر ڕێز وحمەدەوت ئەو خۆی خاڵە بەکە لێمان تێکمێ دووری پیامەکە دەسێ پێ چەنەبا ئەوە دەسم دوورە جینە ما بۆ ناوی دەمەتا بڕۆین بڕۆین عوسمان ئێوە شڵب نەکەن تاینەوە با کورە عیبە دەبڕۆ هەستە پێشم کە هەستا ئەمرن نەمێت بۆ چی بووە؟ عليك السلام ورحمة الله وبركاته فرموا كاغا ورجعنا كاتو كاغا وريحين قوم ليش بدك شو باكا كاغا وري بياي تشاك سلام بلا علم كاغا وري سير كم والله سر هي بقران تاع ستين قشتم او تو شي خويا عواز اللي تو لازم قوش قازا خويا سروبيه كل ديناصور خويا زاني تو زور كريم اخذ دنيا دمك ها باقوا كلمه وكوري منه وعقل وشتاوني زور ايه والله يتر هاتي مولاي جمال براس دسيني كخلفي غير وسطك خراب تركونا بابا او احتراما بوتها منك وقصنا كما
والله بلوتي کاگەڕێجا چی بۆ لای کاک جەمالی بەڕێز لەوەیە بەڵێ ئاوا بۆ ئوسلوبە بەڵێ تۆزێ ئەمجارە پیاوانەیە الحەمدولله بڕۆ سێریەم باوکو کوڕەکە سێریکە ڕێز خۆشەویستی بەڵێ قوربانە بم شاکل السلام عليكم شو بوكا شو وكا السلام عليكم ثواني شختي شي ئەمە چین و چێ هێناونی بۆ ئێرە ئەرێ تۆ لە فیلمی هندی وشتا بەشداری نەکردووە چێ ئەم شۆ فیلمێکی هندیم بینی کابراایك بۆ ڕێک خۆی بوو ئافرین زەلام شەش حوتێ بکوشی بە یەک دەقا پۆلیس ها بە دوایە ئەمەنە بێغیرەتیش بیتێکی خۆی کرد بۆ ناو کولانە سەرجێکا بە زۆر هێنانە دەرەوە بە پەتڕیانێکی ڕێگلەوە تۆزێ ئەدە بتیابێ باسی چیەکانە ئەمە چێنێەوە چین کاک جەماجە وەڵای ئەوەی ڕاستی بێ ئەمە کوڕی منە کورد لە خۆتەوە قسە مەکە ماڵێ بە قوڕنج ئەمە بڵێ ئەمە کوڕی ئەمەیە کاکە منیش خاڵە بەکرد زاوای ئەبم ئەرێ بۆ سەران لێ تێگا ئەرێ بۆ هەلە پیاوە کاکەن بە قوڤەنەوە باوکم لەم کوڕ و باوکو زاوایە زاوای ئەو کاکەجا ئەمە چیتان هەیە ئەمە کا عوسمان عوسمانم چی تێ چی دەوێت چێ عوسمان چێ ئەزانین چییە ئەوە هاچوین بۆ ئەو لادیەکە لای ئاغاکە بۆ شوێن قەندەهار ئەگە بیرە مابێ هاتی ئەمە ئێوە دەی فەرمو چی دەیە والله ئیتر کاکەجان بەجددی یعنی ئەو پیاوان بۆ نەدزیمە حاڵمان شەرە وڵا چوشین بەخوا بۆ ئەوێ هیچمان بۆ بۆ ئەو دیە هەر تووشی مشکلە بووی هەرخوا ڕەحمیکرد نەشکوژرای بۆ ئەی کاکە ئەگەرمەدەوە قەنەهارەیە کاکەجان من 2 دەفتەر دۆلارم ماوە بە ئاڵتون بۆ ئەوژنە هەر هەمویان دزی لەگەڵ براکە ئاخرنە وتیان بە جەمال بەراز نەبێت کە بە کەس نەیزانانی خۆشتەکە ئاوایە ئەوەی ڕاستی بە کاکە ئەمیش تۆزە لی تێگەن ماڵی ماوەکرد درویشی کرد خواگە بەشمان بۆ کاکە وەڵی ئێوە لەوێ ئەمەگەتان درۆ کرد حیا و ناموسی منتان بەوازی لێ بێنە کورە کوونە درۆ تۆ هەر خەریب بە دوورەکەی خەریب و هەمومان مەفعکردە دەواز بێ کەی وەختیەوەیە عوسمان جان قوربانە ینی حالێکمان بۆم دۆزەرەوە کاکە جەمال زانی چۆن حەلی ئەم کابرایە هەر ڕۆژێ لە شوێنێکە نا ئەچێ بۆ خواروی عراقیش بۆ بەسڕاچێ بۆ ئەماراچێ ناوبەناو لە قاڵفیش ئەی بینن الله بلە ئەم خاڵسە خورمای هەیە خەرە بچووکەکەی ئەمەنی لە پوشادانیان بەرحێکیان ڕسمان ئەو بەرحێ زۆر مهمە تێگەیش ئەو ناو گڕەخەکەشیان هەیە تۆزێ کلکیشی پێوە ئەوە بە لەزەتە پڕ لە خورما ئەرەوەسە بۆ بیرم کەوتەوە باوکە بۆ خورمای بیر بە خورماخۆری لێ باوکە لێ پێشێڵێن بلبل چی هاتون بۆ چیتان ئەو قەنەهارەمان بۆ دۆزەر و کاکە وێرانی کرد ئەو قەنارە بەگاڵتە نادۆزرێتەوە ئەو قەنارە ئەگەر پتانێ بیدۆزنەوە ئەتانێرم بۆ لای هاوڕێ ناسیایی خۆی لای خۆمە لە بەردەرگا هەموویتان تێگەینە بزانە چی باوکەوەی گۆشت دەینە سوڕەکە خۆ بە قوربانە من ئەو کە لە زلە بە قوربانمانێرە بۆ لای شیشکە من نوتەبین ئیشەکە هەمووی لای ئەوە هەموویتان تێگەینێ بچم زانم چیتان پێڵێ ئەڵم بلە تو بۆ بەنێری ئێمە ناچی بۆ لای نە باوکەژم تۆ لەو ماگەورەتی تۆ لە هەموو گەورەتی تۆ حەزمی کەلەیم زۆر قەیداکە دی بڕێن کاکە بەرازگیان مەمنون جاناتم با قوربانم دي قيناك باقي طبيعي انا والله طبيعي لا شوف فرموا كيف شكلي شوف كاكا جمال حرمت كاكا جمال شو هتيو خلص لي رينا وستابو كوا باوكە وڵی تو ئەوە نەبینی لەم شوێنەدا چیە بین یەک دەخە ئەها باوکە لە چۆ بەساوە ئەها ئاوەتە بڕۆ بەکر السلام عليكم السلام عليكم السلام ورحمة الله بەڵێ کاگاوڕێ بە قوربانم هنا بلد people إيه والله باوكە من غیرەتم نییە بەکە تۆ پێ بڵێ خۆ پێی بڵێ بۆ من پێی بڵێم والله کاک هاوڕێژان هنا پسیو ئێوە تۆ ناوەکە و لەگەڵ کاک جەمالە نەگۆڕاوە مەقسەد بڵێن ئەو ناوی سوزانم جەمال بێت هاوڕێ بێت تۆ ناو بەراز بێ
الله شكل زۆر جوانی ئەڵێ دیعای دەبەی ئەی فڕاتی قەدیمی بۆ جلەشینانەوە عوتمان بۆ خۆیان ڕاستەکە ئەرە یەک داقە چی ڕاستەکە ماڵە بێ خۆ بەقەدە بن باڵێکە پێوە نییە باشە دێ کاکە هاوڕێژیان بە قوربانە بم وەڵاهی چوینە لای کاکە جەمال وتی بچم بۆ لای کاک هاوڕێ ئەو بۆتان حلەکە ئێوانن کە دزیەکەتان لێکراوە وڵات چیم هەبوو بە ئاڵتونیان بە ئاڵتون و دزیان بەڵێ بەخێر بێن سەر چاوە وەڵی ئەوی شە نزیکی 25 بۆ 30 وەرەقەیەک ئاخر بۆچی 30 وەرەقە بابەجانەوە تۆڵی چی من 4 نەفەرە نێرم بۆ ئەوێ و ئیتر یەک دنیا ئوتێلیانەوێت و نان خواردنیانەوێت و حەکەم تۆ توانیت 4 نەنێری دوان بنێری با مەسرفەکەمان کەمتر بێت نا ئەو دوانەی تر جێگەی سیقەنین ئەو دوانەی تر بنێرم لەگەڵ یا باشترە ئێستا ڕوو حەکەم چەنە بینێ چی 30 وەرەقەی ڕێک مەوێدی شەکە و بە 30 وەرەقە ئاڕواتە تۆزە یارمەتیمان بەوە ساقم لە قەلبیکەوە 25 بۆمان 25 چی من کابرایەکی میزاجیم ێستا لەوتێ 10 دقەی تر بیتەوە بڵێن 50 وەرەق 25ەکە ڕازین تەواو ڕێکەوە یارمەتیەکمان نا سی ئیشی زۆرەوێت عەسەبی مەکەن ئەمڕۆ خۆم لەسەر خۆم نیما باش بەساق باشە ڕۆحەکەم باشە چاوە ڕاستەکەم تۆ بەس توو ڕەمە بە 30 وەرەقە 30 وەرەقە والله جا خۆ من 1 دینارم پێ نییە بلا ئەزانین چۆن تۆ حەزەکەی بیێ دوای خۆمان حساب من بیێمێ بەڵکەژان تۆ هەفتەی 5,000 مەیتی ئەڵێ باقیشی بۆ بێنێرەوە ئەم لێ چۆم پارە بەکردە هیمخە وای خۆ دەزانی من 4 مانگە معاشم وە نەگرت جا 1 دیناریشم پێ نییە من ئەرێ بەکرد بەزمەکە و چۆن ناوەتەوە ئەم درۆیەکە خەریکە خوڕەکەی بەسەر ئاشت پایای ئەەکەی باشە پایای ناکەیت بەخوا ئاسیا و لێسەرمەوە تەلەفۆنی بۆ بکەم باوکە بلا بۆ خاتی خوا کاکە عوسمانجان بۆ تەلەفۆنەکەی زين شونا اي تو سويت دينار بيني اخر كاك دراسه دينار بيني من دولار هلا حسب بدينار اي زولزان باش بخذ بيرمتي بكره كاك هاو رجال بس اخي او تشاو وابليح كيس ببجارديش ناكا بس عقب لا والله على وش شيش ميري ما الله بعرقنا وشان بيا وكردوا او بري بين جوارقيش كم بيه انا بجاني ماجيشا كمان وابي بجرم ناكل بيتشكتان لي بلا لايكوا والله كاكا 200 دولار كم بي 600 دولار كم بي كاكا جمال متيفك هاوري بوتان حلكات حتى باسي وشمان بوكر باسي خورماكش مان بوكر بس ترتاو من خزمتان ام خزمك انا ان شاء الله قربان من توم زور خوش باور كدونه شو خويشم بيني لقلنا فريق هوديك من بيك وقلت له لقلتو يا توزي ناكو كيش مع مو من اشتم كردي تو من تريش بوك من ولا تو بس خزمك انا تاوتان ما تكم يعني بس يوب مبرز نا وبتزيد انا وكوابي قندهار استبح حساب جينا وطواو لا طواو برنيما فخوا كان جمال شوتي بوتانا قرن باش ان شاء الله تجربوا مع مقرن بس ترتاو منيش بوتانا شي لا ما بس ترتاو بس چەند ڕۆژی کە جواب مالی خۆمان بینەوە خەمەنە بێ بڕۆ خۆم جوابتان لێ جەرمەوانێ بڕێن بەکرد دەبڕە کوونە یاخوا بەخێر بێ کاکاوڕێک پرسیار نازانم شڵی بۆیەخ پێڵاوگەی و بوو ئاوا بلا نا لێو ناگرم ئەم جارە قەی ناکات هەوڕێزلە بأدب نقول بابيرا تقول ريحة نقول بابيرا والله ريحة ونجوى ترا ريحة نمو نيخوش ترا دوق مد داخا دوق مد داخا دوق مكايا كسني بيني خاليني زەبی چەند خۆشە باوکە من خەفەتی دنیامێ و تۆش دانیشتو گوێ لە گۆرانی ئەگریت ئەوە چییە کسم بووە پەشۆکاوی چی بووە باوکە بوو بروسک تایە سەدەنگی نییە بروسی کێ بلا بلا ئەڵێم بۆ تا ئێستا تەلەفۆنێکیان نەکردۆتەوە بۆ تۆ ئەوەتە ڕۆژە تەلەفۆنم بۆ کردوون ڕۆڵە جوابیان نەیاوەتەوە لەوانەیە مەشغوڵ بن بە ئیش و کارەوانێ تۆ تەلەفۆنێکی تریان بۆ بکە دەی باوکە لەبەر من باشە ئەوە تەلەفۆنیان بۆ وەکەم بزانم بۆ عوسمانیەکەم عوسمان جوابە نایاتەوە عوسمان
كي باوكا حمزة أخا باوكا جوابي برو تخوا بابا تجي جوابي مو بس عقم توشي مشكلة أزاين كمان شي نكا کاکە ڕجال یەکەم جوابی بڕوا تووشی کارەساتێکمان نەکات والله جوابنا أزاين شي باوكا وتأكيد حمزة أخا بو تلفوني قالوا ورا كشكاو دائما نما تخوا باوكا جوابي برو ايشن بيني أروح خو واحد بيني يا نبي بأجدا وآبا وتوا هتاكو أو قنهارة ندوز موتو لزلج الناي ئەی تۆ نەوە هەفتێکی داوای کچەکاکەیت کاکە حیامان مەبە باك اللي خوتو قصيت شكي بابا إما اللي شو أوان اللي شو جواب نایەتەوە چی نەموت باوکەگیان تۆ بوو تەلەفۆنیان بۆ بکەیتەوە زووتر تۆ هەرە و قەیناکە کچم تۆزە خۆ قورسکە خۆیان تەلەفۆنەکەن کچی من گوێی مێرێ با ئەمە ئەگەر ئەمەش نەبوو ئێخۆ دنیا نەبراوە باوکم منر بلەمەوێت ئێستا تۆ یعنی هەر بلێ دەوێ بەڵێ من بەس بلە بخۆشە شو بە کەسی تر ناکەم واڵا جوانە بلێ چوە بەدڵە تۆ سەیری کچی ئەم زەمانە یاخوا هەر قسەم نەکردایە والله باوكا جو قربو قرعان مش نام توش نبيني والله ليش لي ناي كور والله حتى باوك جنينة تو كري كوي والله ناي بينيت دبرن والله من نايم بۆرە نایم نییە والله نايم وازي لي بينا باش كل شغله تشقل بيخوا نا بابا بێت خلبك نايم كاك من نايم لا حول ولا قوة دەی سەرکەوە ناتەواو أي بس شو سيارك اليوم عوسمان دە تۆ پەلە مەکە کاکە قول مخالبك نا بابا چی فەرموو تۆ بڕۆ سەرکەوە عوسمان تۆ لە بڕۆ لۆرە چۆن گیرم خواردۆ بەدەست ئەم شێتان مال هذا قوتي لسلم مشتكى هاتي اي بين هكا قومي وين يلاقوي والله يلاقوي وش باقي دانش ها باقي دانش وش انا باقي اشتغل هنا مو هاك هنا والله تخو براس يلاك تقدر تشوف انا والله باقي فين هو انا والله ولا ورا بالله لا ولا عمها شوية ولا النار رسل بالله نانا تجيب جواب غير باقي او سيدة باقي يوقر عنا بيورشني برو تيجي جايك دنيا مو بمناوه ارولا عبي ميوشي بقوم نسمعونه نبرة بس بوم بقرا توقف كل بوم ناجي يا ابي اروي ناي خواك اللي بدي استنى بقوم نسمعونه وكو عثمان وحريه وكو ليل ومجنون امثاله راي من هني ادبسس بروح به انتو تبوها محليك كرم هاي وصعتهم معلمنا دقيقة بقصي بابك بابك وشن بيني انت تبينا تبيني والله لي شنو ناي رمى بابا ربك ان شاء الله يا كريم يخو ان شاء الله كريم يخو ونجاته يا باشا ولا دبر ولا دبر بنا ادبسس بابر عثمان مرتب كريم ور ما جرب ها ورد سيدي ها بروح ولا من نفسي الروح باشا وش والله باشا لطول هوالك على السورة تشيله او درقاي دواش وداخل أولينا صالح أدبسس ولا أولاني هذه هي كيف بقى